سەرەتای مانگی 12 پەرلەمانتار عومەر عەبدوڵڵا لەگەڵ بەشێک لە هاوڕێکانی لە پەرلەمانی کوردستان یادداشتێکیان بۆ پرساندنی وەزیری سامانە سروشتیەکان بە سەرۆکایەتی پەرلەماندا بەهۆی ئەوەی پرساندنەکە پشتی بە بەڵگە و دێکۆمنت بەستە بوو ڕەزامەندی لەسەردرا. بانگێشکردنی وەزیری سامانە سروشتیەکان بۆ ئەوە بوو کە وەڵامی پەرلەمانتاران بداتەوە لەسەر گەندەڵیەکانی کەرتی نەوت و ژمارەیەک پرسیاری دیکە سەبارەت بە داهاتی نەوت. ئێمە لە سەرەتای ئەم مانگەیەکی 12 بەواژۆی 24 ئەندام پەرلەمان لە فراکسیۆنەکانی کۆمەڵ یەگرتوو نەوەی نوێ 3 ئەندامی سەربەخۆ 5 ئەندامی گۆڕان پرساندنمان بۆ وەزیری سامانە سروشتیەکان پێشکەش کرد. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوای 10 ڕۆژ پرسانەکەی پەسەند کرد ئاراستەی حکوومەتی کردووە. ئەلبەت ئێستا دیار نییە وەزیری سامانە سروشتیەکان نەخۆشە ناڕازیە تووڕە بووە ئیستیقالەی داوە چۆتە دەرەوە، بەڵام ئێمە لە هەموو حاڵەتێکە پێمان وایە دۆسیەی نەوت نابێ بەم جۆرە بمێنێتەوە و ئەبێ نەوت ببێتە سەروەتێکی نیشتیمانی بۆ بەرژەوەندی خەڵک بەکاربهێنرێ، ئەبێ بە یاساکان بەکاربهێنرێ و ئەم وەزیرەش دوای ئەوەی ئێمە نزیکە 1 ساڵ دەرفەتمان پێدا بینیمان کە هەمان سیاسەتی پێشوو پەیڕەوەکە، هەمان سیاسەتی ناشەفافیت، هەمان سیاسەتی کە لە چوارچێوەی سیاسەتی نەوتدا کۆمەڵێ بۆمبی گەندەڵی خۆیان مەڵاز داوە و بۆتە هۆی ئەوەی نەوت لە تریلیۆنێک و 200 ملیار دینارەوە تەنها 512 ملیار دیناری بگەڕێتەوە خەزێنەی گشتی. نەوت لە بری ئەوەی ببێتە خێر و خۆشی، هیچ نەبێ ببێتە ئەوەی کە ماڵی بەرمیلێک نەوتی لە زستانە پێ بدرێ کەچی بۆتەوە هۆی دەوڵەمەندبوونی کۆمپانیای بیانی، هێندێک دەڵاڵی بیانی، پارەی نەوت بە نزیکەی 700 میلیۆن دۆلار لە بانکی لوبنانا گیر بخوا و ببێتە هۆی دەوڵەمەندبوونی کۆمپانیای خۆماڵی حیزب لە کوردستان، سەرکردەی حیزب، بەڵام نەبێتە هۆی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان. بۆیە ئێمە تا وەرگرتنەوەی متمانە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان ئەڕۆین لەبەر خودی خۆی نابە تەنها بەڵە وەک بەڵگە لەسەر ڕەفتارەکانی خۆیەتی، بەڵام لە ڕاستیە بەشەیەکی گشتی لەسەر سیاسەتی نەوت. خوای ڕەب العالەمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن بیانی بیتن یان چاوشین بیتن. وەزیری سامانە سروشتیەکان لە ساتی دەست بەکاربوونیەوە زۆر متمانەی بەخۆی و بەڵێنەکانی هەبوو، هەر کاتێک قسەی دەکرد گومانی نەبوو لەوەی ڕاست دەردەچێت، بەڵام ئێستا کە پرسی بانگێشکردنی هاتۆتە ئاراوە دیار نەماوە و بەشێک دەڵێن نەخۆشە و بەشێکیش دەڵێن دەستی لە کار کێشاوەتەوە بێ ئەوەی هۆکارەکەی ڕوون بێت کوردستانی جێهێشتووە. من نزیکەی ساڵێک و 2 مانگە بە بەردەوامی بە دوواداچوونی وردم کردووە لەسەر دۆسیەی نەوت لە هەموو قۆناغەکانی، لە کۆمپانیا و گرێبەستەکان و گەڕان و پشکنین تاوکو دەرهێنان و گواستنەوە و گەڕانەوەی پارەکە. هەموو دۆسیەی نەوت لەژێر پرسیارایە و هەموو دۆسیەی نەوت لە دەرەوەی یاسا و ئەوەی بەرژەوەندی نیشتیمانی ئەیخوازێ بەڕێوەچێ. بۆیە بەڵە بەڵگە و دۆکیومنتی تاوامان پێشکەش کردووە، بەڵگە و دۆکیومنتێک کە قانعکەرە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش بەڵە بە دڵنیایەوە قەناعەتیان پێ هەیە، ئاراستەی حکوومەتیان کردووە و ئەو بەڵگانە بەسن بۆ ئەوەی کە وەزیری سامانە سروشتیەکان و هەر کەسێک بەرپرسە لە سیاسەتی نەوت متمانەی لێوەربگیرێتەوە. ئەمن نەمدەزانی بەڕاستیوە کە ئەو قەیرانە هەیە نەوتی سپین، بەس ئەمن خەمەکەم چێە؟ خەمەکەم ئەو گوندانەیە لە شاخ وەختی بەفر دەباریتن. پەرلەمانتاران دەڵێن کەرتینەوت لە هەرێمی کوردستان ئالۆز کراوە و گەندەڵی گەورەی تێدا دەکرێت. ئەو وەزیرەش نەیتوانێت هیچ چاکسازیەک بکات لە کەرتی نەوت، بگرە ئەو بەڵێنە بچووکانەشی دابووی هیچی نەچوە باری جێبەجێکردنەوە، بە نمونە مەسەلەی پێدانی بەرمی لە نەوتەکە بە هاوڵاتیان. وەزیرێک بەڵێنیدا مانگی 11 تێنەپەڕێت هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێ بدرێ. ئێستا ئەوە مانگی 12 و سەدا 10 هاوڵاتیان نەوتیان پێ نەدراوە. وەزیرێک بەڵێنیدا کە بەنزینی 690 دیناری دابەش بکە. ماوەی مانگێک بەنزینەکە بەردەوامی نەبوو، ئێستا بەنزینەکە نەماوە. لە هەمان کاتدا سەرڕای ئەوەی کە بەنزین نەماوە نەوت دابەش نەکراوە، ئێستا وەزیرەکەش دیار نەماوە و کەس نازانێت لەکوێیە. بەشێک دەڵێن ڕەنجاوە و بەشێکیش دەڵێن دەستی لە کار کێشاوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.